سەبارەت بە ژمارە نایابەکان بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئەو ژمارە نایابانە بفرۆشرێت و بۆ شاری هەڵەبجە سەرف بکری ئەوەی کە عایدی پارێزگای هەڵەبجەیە لە ١٨ بۆ پەرەپێدان سەرف بکرێت لە ١20 بۆ پەرەپێدانی هاتوچۆ سەرف بکرێ بۆیە وەزارەتی ناوخۆ بە لژنەیەکی پێکێناوە لە مەحافەزە و لە هاتوچۆ و لە وەزارەتی ناوخۆ ئەوانەی کە ئارەزوومەندن ئارەزووی کڕینی ئەو ژمارانیان هەیە ئەتوانن لە ئێستاوە بێن داوا پێشکەش بکەن بۆ ژمارانە ژمارە 1 ملیار دینار ژمارە 2 بۆ 600 میلیۆن دینار ژمارە 10 بۆ 99 300 میلیۆن دینار ژمارە 100 بۆ 999 200 میلیۆن دینار ژمارە 1000 180 میلیۆن دینار ژمارەی 1970 کە یادی کیمیابارانە 600 میلیۆن دینار.